کۆبنەوەکانی نێوانی حکوومەتی هەرێم و ناوەند بۆ ئەنجامدانی سەرژمێری لە سەرتاسەری عێراق بەردەوامە. حکوومەتی هەرێمیش مەترسی لە ئەنجامدانی سەرژمێری هەیە و مەترسیەکانی خۆشی بە عێراق گەیاندووە. بە مەبەستی ڕەواندنەوەی مەترسیەکانی هەرێمیش لە سەر سەرژمێری شاندێکی باڵای عێراق بە سەرپەرشتی مەهدی عەلاق ڕاوێژکاری سەرۆک وەزیران و سەرۆکی دەستەی ئاماری عێراق لەگەڵ وەزارەتی پلاندانانی هەرێم کۆبوونەوە. لە کۆبنەوەکە دڵنیاییاندا کە تێبینیەکانی هەرێم بە هەند وەردەگرن. کۆبوونەوەیەکی شەفاف و بەرهەمدارمان لەگەڵ هەردوو وەزیر و بەرپرسانی دەستگای ئاماری هەرێمی کوردستان ئەنجامدا. لە کۆبوونەوەکەدا باس لە ئامادەکاریەکان بۆ پلانی سەرژمێری گشتی لە کۆتاییەکانی ساڵی داهاتوو کرا. دەبێت پێشوەخت هەر ئاڵنگارێکە ڕوبەڕووی پرۆسەکە دەبێتەوە لە بەرچاو بگیرێت و خۆی بۆ ئامادە بکرێت. لە ڕاستیدا ژمارەیەک لەو پرس و بابەتە هەسێرانەی هەردوو وەزیر ئاماژەیان پێکرد لە بابەتی مامەڵەکردن لەگەڵ ژمارەیەک ناوچەدا گرنگن و ئێمە چاوین پێدا دەگێڕینەوە هەموو هەوڵ و توانای خۆمان دەخینەگەڕ کە پرۆسەکە با سەرکەوتووی بەڕێوە بچێت و لە ڕووی تەکنیکیوە بە جۆرێک بێت کە لەگەڵ پێوەرە و ڕاستپاردان نێودەوڵەتیەکان بێتەوە. لە ڕۆژانی داهاتووشدا بە ئامادەبوونی شارەزایانی سندوقی نێتەوە یەکگرتوەکان بۆ دانیشتووان کۆبوونەوەی دیکە لەگەڵ دەستەی ئاماری هەرێمی کوردستان ئەنجام دەدەین. ئەم کۆبوونەوەی شاندی باڵای عێراق و هەرێم سێمین دانیشتن بوو بۆ ئامادەکاریکردن بۆ ئەنجامدانی سەرژمێری گشتی لە عێراق. وەزیری پلاندانانی هەرێمی کوردستانیش دەڵێت لە کۆبنەوەکەدا مەترسی و تێبنیەکانی خۆمان بە شاندەکەی عێراق گەیاند. دەشڵێت نەک تەنها ئێمە بەڵکو و تورکمان و کریستیان و سونەکانیش لەبارەی سەرژمێری مەترسیان هەیە. ئەمڕۆ کۆبنەوەکەمان زیاتر سەبارەت بوو کە ئەو مەترسیانی کە حکوومەتی هەرێمی کوردستان و کورد هەیتی سەبارەت بە ئەنجامدانی سەرژمێری کە بڕیار وایە لە عێراق بکرێت. ئەم کۆبوونەوەیە درێژە پێدەری چەند کۆبوونەوەی ترە کە پێشتر ئەنجامماندا لەگە بەڕێز وەزیری پلاندانان لەگەڵ سەرۆکی هەرێم لەگە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوی تەفاسیلی ئەو سەرژمێریە و مەترسیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانم باس کردیە بۆ ئەوڕۆ زۆر بەڕاشکاوانە هەم پێشتریش لەگە وەزیری پلاندانانی عێراقی هەم ئەوڕۆ لەگەر بەڕێز دکتۆر مەهدی عەلاق و دکتۆر زیا و وەفدی یاوەریان هەموو مەترسیانەی کە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان نەک ئێمە بەڵکو برایانی تورکمان و مەسیحی و کریستانیەکانی شەیتیان بۆمان باس کردن و ئەوڕۆ هەر ئەوڕۆ کۆبوونەوەکان بەردەوام دەبی خەڵکی هونەریەکانی خۆمان فەنی لە هەم لە بەغدا و هەم لە هەرێمی کوردستان زیاتر ئیش لەسەوە دەکەن کە چارەسەری گونجاو لە بۆ پرۆسەی سەرژمێری ببینەوە. وەزیری هەرێم بۆ کاروباری بەغداش ڕای دەگەنێت لاریمان نییە لەسەر ئەنجامدانی سەرژمێری گشتی لە عێراق، بەڵام لەم دۆخی ئێستادا نیگەرانین و نامانەوێت بەم شێوەیە بکرێت. لەگەڵ ئەنجامدانی تەعدادی سوکانیین بەڵام کۆمەڵێک مەشاکل و کۆمەڵێک مەترسیمان هەیە لە ئەنجامدانی ئەم تەعدادی سوکانیە بە تایبەتی لە ناوچە جێناکۆکەکان کە مەشمولن بە مادەی 140 دەستور. بۆیە داوامان لە وەفدەکەی عێراق کرد کە وەفدێکی فەنیان لەگەڵدایە هەموو ئەو مەترسیانە بڕەوێننەوە و ئیجراعاتی فەنی دقیق دابنن کە تەعدادی سوکانی واقعی ڕاستەقینەی ئەو ناوچانە نیشان بداوە هەر کەسێکە خەڵکی ڕەسەنی ئەو ناوچانن تەسجیل بکرێن نەک ئەو واقعی کە ئێستاکە هەیە کە گۆڕانکاری گەورەی بەسەردا هاتووە. ئەوان بەڵێنی ئەویان پێماندا کە لە داواکاریەکانی ئێمە بکۆڵنەوە. بڕیارە لە ساڵی داهاتوودا لە سەرتاسەری عێراق سەرژمێری گشتی ئەنجام بدرێت، بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێم پشتیوانی پرۆسەکە ناکات لەبەر هەبوونی تێبینی زۆر لەسەر میکانیزمی ئەنجامدانی سەرژمێریەکە، چونکە هەرێم پێی وایە ئێستا دۆخی عێراق جێگیر و ئاسایی نییە. بۆیە ئەگەر ئەو سەرژمێریە لە دۆخێکی وا نەئاسایی بکرێت هاو شێوەی سەرژمێریەکانی تێر سەرکەوتوو نابێت و دەبێتە هۆکارێک بۆ تۆمار نەکردنی کوردە ڕەسەنەکانی سنووری مادەی 140 کە ئێستا لەبەر ناجێگیری دۆخی ئەمنی ناوچەکە ئاوارەی شارەکانی هەرێم بوونە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.